ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد لە پۆدکاستی دیداری تەمەنەوە و لە کەناڵی ڤارەوە سڵاوتان لێبێت بۆ دیدارێکی تایبەت لەگەڵ یەکێک لە خانمە هونەرمەندەکانی کە لە بیرەوەری هەمومانە ئەژی ئەویش خاتوو دێرین عومەرە کە ئێمە هەر کاتێککە ئێبینین بە ناوی هەنار بانگەکەین لەبەر ئەوەی کە لە درامای گەردەلولا ڕۆڵی هەناری بینیوە و دیارە ئەو ناوە بۆیە بە خاتوو دێرینەوە لکاوە لەبەر ئەوەی ئەو ڕۆڵی زۆر بە جوانی ئەدا کردووە بۆیە تا ئیسەت لای ئێمە ئەژی خاتوو دێرین بەخێر هاتیت. زۆر سپاس دەکەم کاک حەمیدیان، دڵخۆشم بەم دیدارە جوانە، لەوە دڵخۆشترم کە لەگەڵ جەنابدا ئەم چاپێکوتنە جوانە ئەنجامێم گەورەیە بۆ من. زۆر سپاس دەکەم، ئێمەش هەروەها دڵخۆشین و جێشان نازیت بۆ ئێمە. سپاس دەکەم کاک. بێگومان تۆ بەر لەوەی کە لە درامای گەردەلولا دەوری خۆت بینیت بەڵێ لە پەیمانگای هونەرە جوانەکان بووی بە شیشانەوە بەڵێ لەوێ ئەزمموی خۆتە هەیە دیارە بەر لە پەیمانگاش کە تۆ بۆچی پەیمانگای هونەرە جوانەکان هەڵبژاردە بەر لە پەیمانگاش خولیای هونەرە هەبووە. من حەزەکەم سەرەتاکانی ژیانە وەکو پەیوەست بوون بە هونەرەوە چۆنە و چییە؟ بەڵێ من خۆی کە مناڵ بووم لە پۆلی چواری سەرەتایی بووم، بەشداری شانۆگەریم کردووە بە ناوی شاری کەروێشکەکان کە لە دەرهێنانی کاگاوات بۆ ڕێزم هەیە بۆی بەشداری شانۆگەریم کردووە، بەڵامیتر ئەو دابڕانە ڕوویاوە بە بۆنەی مەکتەبەوە تا گەیشتمە پۆلی سێی ناوەندی. ئەو کات ئامۆزایەکمە بوو لە پەیمانگای هونەرە جوانەکان بوو لە بەشی مۆزیک بوو، ئیتر وردە حەزم لە هەستم کرد لە هونەرا خۆمە بینمەوە، بەڵام بە ڕۆڵی بە مۆزیک نا بنواندن. ئەو بووتر چوومە پەیمانگای هونەرە جوانەکان ساڵی 2003 لە بەشی شانۆ وەرگیرام و درێژەمە هەتا ئێستا. لەناو پەیمانگای هونەرە جوانەکانە ئەو کارانی کردوتانە چی؟ بەڵێ ئاتەن کە لە پەیمانگای ساڵی 2 ئیشەکەیت لە مەرحەلەی 1 و 2 زیاتر ئیش کۆمبەرز وەکو ئەو مدرسانی کە ئەبێ بیخوێنی وەکو ستانسلافسکی وەکو مایر هۆڵت ئەوانە ئەبێ بخوێنیت و ئاشنابیت برێخت. بەڵێ لە دوای ئەوە لە سێوە دەستەکەی بەنواندن. خۆشبەختانە من وەکو ئەوەی کە مامۆستاکان توانای منیان هەڵسەنگان لە پۆلی مەرحەلەی 2 پەیمانگاوە من وەکو شانۆگار دەورم بینی وەکو دەوری سەرەکی لە پەیمانگا، یعنی لە 2 من دەستم پێ کردووە. بێگومان ئەوە دیارە پەیوەندی بە تواناتەوە هەیە و لایەنێکی تریش هەیە، لایەنی شێوەی ئینسان خۆی ئەویش کاریگەری خۆی هەیە کە کاتێ هەڵەبژێردێت لەوانەیە لە گەلێک درامایە کە دەوری کچێکی گەنج یا جوان کارکتەرەکە خۆی وابێ لە ناو دراماکە ئەوەی اختیارەکەوێتە سەر کەسێکی وەکو تۆ لەوانەیە اختیار نەکەوێتە سەر. ڕاستە ئەوەش دەوری خۆی هەیە، لایەنێکی تریشی هەیە. شێوە چەند کاریگەری هەبووە لەسەر شێوە هەیەی و لە پەیمانگای زیاتر ئەکتیڤ، یعنی تا چەند تۆ کاریگەریت هەیە لە پەیمانگایە مامۆستاکان تۆ ئەبینن. بۆ نمونە من ڕۆژانە کە ئەڕۆشتم هەموو ڕۆژێ جلی عملیم لەبەرە کرد، جلی ئیشکردنم لەبەرە کرد، چونکە کاری شانۆ دائیمەن جوڵەیە، جوڵەش ئەبێت جلێکی وات لەبەرابێ کە تۆ ڕۆژانە بە ئاسانی بجوڵی. ڕۆژانە من زۆربەی کاتەکان جلی ئیشم لەبەرە کرد، زیاتر پرۆڤەمە کرد، کاری دەنگیمە کرد. مامۆستاکان زوو منیان توانای منیان بۆ دەرکەو بۆ ئەوە کە ئیشەکان مەکرد زیاتر دەوری سەرەکی وەرەگرت. تەنانەت لە ناو پەیمانگایە بۆت نەبوو لە دەروی پەیمانگا کار بکەی. خۆشبەختانە من توانای منیان دائیمەن هەڵەستەنگان لە دەروی پەیمانگاش کار مەکرد ئەو فترەی کە لە پەیمانگا بوو. بێگومانەوەی تۆ مەبەستە توانای هونەری ئەنی ئەو کەسێک کە لە بواری شانۆیە کارەکات هەتاکو یعنی وەکو وەرزشەوانێکی بێت. ڕاستە، یعنی پێ دەڵێم لیاقەی جەستەی زۆر گرنگە هونەرمەند. ئەوەش کاریگەری خۆی هەیە، چکە ئێمە چ لە سینەمایە چ لە درامایە چ لە شانۆیە بینین سیرەکەین ئەو ئەکتەرە سەرنجمان ڕاکێشێک کە زۆر جوان ئەجوڵێت، زۆر جوان یعنی توانایەکی وەرزشەوانی زۆری هەیە. دیارە ئەزمونونەکان زۆرن لە سینەمایە، چوەکو سینەمای
وەکو کاری هوەری کوردی وەکو کاری هوەری جیهانی ئەوەی کە ئێمە ئەو قۆناغانەیە کە وەکو سەرەتا بووە و ئەزمونونەکانی خۆت بووە ئەوەی تا ئەوە تۆ ناسراوی لە نێو هاوڕێکانتان و لە نێو ئەو جەماوەرە کەمێکە وەکو شانۆیان تۆ ئەبین و دیارە بواری تەلەڤیزۆن بوارێکی فراوانترە ڤیزەیەکی زۆر خێراترە بۆ ناو خەڵک ڕاستە تۆش یەکەم جار کە لە تەلەڤیزۆنا دەرکەوتی لە درامای گەردەلوولە یعنی تۆ ڕۆڵێکی شێک بیلانی کە ڕۆڵی سەرەکی هەبوو لە درامای گەردەلوولە ڕاستە چۆن هەڵبژێڕیت بۆ ئەو ڕۆڵە و ئەوەی کە یعنی ئایا خۆشە چەند حەماسەتە هەبوو بۆ ئەوەی کە ئەو کارە بکەیت ڕاستە ئاماژە بۆ بەم ینی زیایەک بۆ قسەکانی جەنابەت من پێش ئەوەی کە لە کە چوومە پەیمانگا پێش ئەوەی دەرکەوم وەکو شانۆکارێک من بەشداریم کرد لە ینی لە بواری کامێرە و دەرکەوتنان بەڵام بە شتێکی بچووک بوو لە کلیپێکی مامۆستا گیانی برایم خایاتا بەشداریم کرد ئەو دەرکەوتنە نەبوو دوایەوە چوومە پەیمانگاش شانۆ ئەو دەرکەوتنە نیە ئاتەن شانۆ زۆربەی کات بۆ کەسە تایبەتەکانن بۆ چەند کەسێکی دیاریکرا و نخبەیە بەڵامەوەی کە تۆ ئاماژەت پێیا دراما دنیایەکی گەورەیە ئەچیتە هەموو ماڵێکەوە ڕاستیەکەی من لە پۆلی دوی پەیمانگا بووم کاک بەکر ڕێز و سڵاوم هەیە بۆی هاتە پەیمانگا لەگەڵ دەرهێنەر کاکجەلی زەنگەنە حورمەتیشم هەیە بۆ کاکجەلیل منیان اختیار کرد بەڵام پێیان نەوتم تا فترێکی تر هاتنەوە کە ئیشەکە کەوتە بواری جێبەجێکردنەوە ڕۆژێک بەرەو ماڵەوە ڕۆشتمەوە و سەرۆکی بەشمان مامۆستا مۆفەق عارف لۆنی تەلەفۆنی بۆ کردم وتی کە تۆیان هەڵبژاردۆ بۆ ڕۆڵی هەنار ئەو کاتە بۆمان نەبوو لە دەروی پەیمانگا کارکەین بەڵام وەکەوەی ئاماژەم پێەیە توانای منیان بۆ دەرکەوتە بوو قوبوڵی ئەوەیان کردبوو سەرۆکی بەشەکە کە من ئیش بکەم و بە خۆشحاڵیەوە دەورەکەیان نامەوە و تەنها من ئەوەشم و دوتم ئاخر من لە پەیمانگام فترێکی کەمە جارێ ئەزمونێکی وام نییە وتی ئەمە ئیشە و ئەبێ بیکەیت و ئێمە قوبوڵمان کردووە ئاوە چوومەنە و درامای گەردەلوولەوە خۆی گەلێک جار خۆت باوەڕ بە تواناکانی خۆت نییە ڕاستە گەلێک جارەمە لە ژیانی هونەرمەندانە ڕوئات بەڵام کە ئەکەوێتە ناو کارەکەەوە سیرەکەیت زۆر سەرکەوتوترە لەوانەی کە باوەڕێن بەخۆیان ڕاستە ئەمەش بێگومان پێم وایە هونەرمەند هەتاکو ترسی هەبێ لە کارەکە جوانتر کارەکە جوانتر دەرەکەی ڕاستە ئێمە دائیمەن من تۆ خۆت ترساوی لەوەی کە ترسام لەوەی بەڵێ ینی دەورێکی سەرەکی بوو دەورێکی سەرکیمە بوو بتەوێ نەتەوێ یەکەم دەرکەوتنیشە بەو شێوەیە لە بەردەم کامێرا ئێمە هەمومان ترسێکمان هەیە لە کامێرا ئەو ترسا وای لێکردم جوانتر ئیشکەم و لە ژیانی خۆشما کە ئیشێک ئەەکەم ئەو ترسا دایمەن ئەمگەێنێ بە شتێکی باش یعنی لە شانۆشە زۆرجار ئیشم کردووە کە ژەنەرا پرۆڤە بووە وام هەست کردو خراپت بۆ بەیانی کە نمایشەکرێ وام هەست کردو کە من زۆر بە ناشرینی و زۆر بە شێوەیەکی وە ئەو نمایشە ناکەم کە بگا بە بینەرەکە بەڵام دائیمەن پێچەوانەکەی بۆ بە جوانترین شێوە گەیشتۆتە بینەرەکە خۆی ئەوەی کە هەیە من لە دیدارێکە یەکێک لە ئەکتەرە هەرە گەورەکان لە مێژوە ئەنتۆنی هۆپکنزە پرسیاری ئەوەیان لێکردوتیان ئیستا تۆ ئێمە بە گەورەترین کە ئۆپرا وینفری ئەو دیداری لەگەڵا کرد ئێمە تۆ بە یەکێک لە گەورەترین ئەکتەرەکانی مێژوودانین کە ئیسەش لەم سەردەما کەما بێت تۆ گەورەترین هونەرمەندی ئەوی ژوتی من و پێم وانە وتی ئەی تۆ چی پێ هێنا وتی من پێم وایە من بە جددیتر کارەکەم لە هونەرمەندەکانی تر کە دەورێکم ئێنێ لە باتی ئەوەی 100 جار لەو حیوارە پرۆڤە بکەم من 500 جارێکم ئەجینا ئەکتەر هەیە زۆر لە من بەتواناترە بەڵام تەمبەڵترە لە من لەبەر ئەوە ناتوانانی وەکو من کارەکە ڕاستە وتی هەمیشەش هەر کارێکی هونەریەکەم من لە سەرەتایە ئەترسم ئەو ترسە ڕاستی ئەدگەێنێ بە ئامانجێکی باش یعنی ئەمە من نەبێ بەین من خۆشم وام خۆم کە ئەزمونێکی زۆرم لە بەرامبەر کامیرە و لە بەرامبەر مایکرۆفۆن هەیە یەکەم سات کە ئێمە بەر کامیرە و مایکرۆفۆنەکە هەتاکو ئەکرێمەوە چەند سانیەکی پێچێ ڕاستە دڵە ڕاوچەیەکم هەیە ئەوە پێی ئەوەترێ لە لای من ئەوە هێزێکی شاراوەیە
ئەو هێزە شاراوەیە کەوات لێەکە ئەو ترسر منیش ئەوم لە توای بینیوە هەست پێکردو بۆیە وەکو نمونە بۆم باس کردی ینی بێگومان دوای درامای گەردەلوول لە هیچ درامایشترە کارە کردووە جگە لە گەردەلوول لە درامایی کا بەشدار بووم بەڵام ئەو بەرچاوڕوونی نەبوو لای خەڵک لە کەناڵێکی ترا پەخشکرا لە لاوانەیە خۆش نەبێ ناوی کەناڵ بێنم بەڵام ئەو دەنگانەوەی نەبوو وەکو گەردەلوول ڕاستە تۆ قۆناغیش ترێتە پێشەوە لە ژیانە کە ئەوەیە لەم وڵاتە چیتە دەرەوە بەهۆی ژیانی تایبەتی خۆتەوە چیت بەرە وڵاتی ئەڵمانیا لەوێوە لە وڵاتی ئەڵمانیا هیچ چالاکیەک یا هیچ کارێک هەبووە کە چونکە بەڕاستی تۆ وەکو فەرموود لە شارێکی نزیکی بەرلینی هێندەشی بزانم لۆبی کوردی لە ناو بەرلینە کورد زۆرە لەوێ ڕاستە گەلێک سنتەری ڕۆشنبیری و ئەو شوێنانەش هەیە و خەڵکانێکی زۆریش لە هونەرمەندان و ڕۆشنبیران لە بەرلین دانیشن تۆ هیچ پەیوەندیەکە هەبوو بۆوانەوە هیچ کارێکە کردووە لەوێ وەکو پەیوەندیم هەیە لەگەڵ ئەو کوردانی کە لە دەرەوەن و کاری هونەری ئەکەن بەڵام وەکو کاری هونەری خۆم تا ئێستا ئەو ڕێکەوتنە نەبوو کە بتوانم کاری هونەری بکەم بۆ 10 ساڵی کە لە دەرەوەم بەڵام پێش 10 ساڵەکە چوومەتە دەرەوە کاری شانۆیم کردووە و بانگێشکراوم کارێکی شانۆیمان کردووە بە ناوی لە چاوەڕوانی گەردەلوولە لە وڵاتی بەرلین نمایشکرا خۆشبەختانە کاردانەوەیکی جوانی هەبوو لەوێ بەڵام کاک حەمیلانەی خۆشە بزانیت کارکردن لەوێ زۆر قورسە وەکو ئێرە نییە پێشەموو شتێ ئەگەر توێ لەگەڵ گروپێکی ئەڵمانیا ئەوروپیا کار بکەی ئەبێ زمانێکی باش فێر ببیت یعنی بە تەواوەتی بتوانی قسە بکەی ئەبێ کۆنتاکتێکی باشە هەبێ و ئامادەکاریش لەوێ ئامادەکاریش بەڵێ و هەر هونەرمەندێک و لە شارێکە بۆ منە هونەرمەندە کوردەکان هەرێکی لە وڵاتێکە هەرێکی لە شارێکە خۆشەزانەوە وڵاتێکی قانونە یعنی یاسا زۆر سەروەرە ئەتوانم وا بڵێم یعنی تۆ ناتوانی من مەجالم ئەبێ لەو کاتەیە بەڵام لەوانێت تۆ لەو کاتان نەتوانی کاری هونەریش بە تایبەتی هونەری شانۆ و سینەما کارێکی دەستە جەمعیە بەتەنیا هیچی بۆ ناکرێ تۆ هونەرمەندێکی وێنە کێژنی بە خۆت و فڵچەکەتەوە کار بکەی یا هونەرمەندێکی مۆزیک نیت بە خۆت و ئامێرەکەتەوە کار بکەی هونەری شانۆ و نواندن و سینەما کارێکی دەستە جەمعیە بەتەنیا ناتوانی ئەو کارە بکەی لەبەرەوە کۆبوونەوەی هونەرمەندەکان لە ئەوروپا قورسە زەحمەتی ئەوێت و تەسحی ئەوێت هیچ لەوانەیە هەر ژیانی کۆمەڵایەتیش لەوێ ڕێی کۆمەڵێک ئەوە لێ بگرێت کە بتوانی کار بکەیت کە لە شاری سلێمانیا کارەکە ئەگەر هەندێک کێشەی کۆمەڵایەتیشە بێ خەڵکانێک هەن لە پشتەوەن و یارمەتی تێن هاوکاری بکەن چووکو کەسوکار وەکو خێزان وەکو هاوڕێیان وەکو ئەمانە دیارە بۆیە ئەڵێم لەوێ چالاکیەکان کەسترە بێت چونکە ئەو وڵاتانش خۆیان وڵاتێکن کە مێژویەک و ئەزمونێکی زۆر دوور و درێژیان لە بواری هەموو هونەرەکانە هەیە نەک تەنها هونەری بڵین نواندن و شانۆ و دراما و سینەما ئایا کە ئێستا گەڕاویتەوە بۆ ئێرە نیازی چیت هەیە وەکو کاری هونەری بیکەیت کاک حەمید من ئێستا گەڕاومەتەوە چەند ساڵێکە زۆربەی ئەم چەند ساڵە هەموو ساڵە گەڕاومەتەوە کار و پرۆژە زۆر بۆ نمونە ئەخرێتە بەردەمم یعنی لە ڕووی فلیمەوە لە ڕووی کاری شانۆییەوە من ئامادەیم تایە ئیشکەم بەڵام من لە دەرەوەی وڵاتەژیم من پرسیارێکی ڕاشکاناکەم ئایا ئەو دەرهێنەرەی کە پێویستی بە ئەکتەرێکی وەکو دێرین عومەرە نواندنی بۆ بکات لە ئیشێکە ئایا ئەو ئامادە باشی تایە بۆ نمونە بۆ ئەو ئیشە دێرین بێتەوە و هەموو کار ئاسانێکی بۆ بکە دەرهێنەرێک ئەگەر پێویستی بە فەیسی دێرین بێ ئەوە ئەکات یا لەبەرەوەی دێرین لە دەرەوەیە و ئەگەڕێتە دواوە ئێستا من بۆ نمونە چەند ئیشێکە خرێتە بەردەم بەڵام یەکەم ئیشی منەوەڵم لە دەرەوەم ئەتوانم سەفەرکەم ئایا ئەو ئەتوانێت ئەو کار ئاسانیە بۆ من کە من ئەو توانایم تایە بەڵام من لە ئێستاە لێرە ناژیم ئەمە پرسیارەکەیە من وەکو خۆمەڵم ئەگەر دەرهێنەرێک
ئەگەر کەسێک پێویستی بە ڕۆڵی کاک حەمید بێت پێویستی بێ ئەوە چە لە ئیشەکەیا بێت ئەوە بۆ ئەوە ئەبێت ئەبێ هەموو کار ئاسانێکی بۆ کار نەک بۆ من بۆ هەر کەسێکە پێویستی بەو فەیسە بێ یا بەو دەموچاوە بێت ئەمە مهمە یعنی تۆ ئەگەر ئەو شتە لە ناختا بێت ئیشەکەت بە جوانی ئەڕواتە پێشەوە بەڵام بۆ ئەگەر پێویستی بە دێرین بێ و نەتوانێت بۆ نمونە ئەو کار ئاسانیە بۆ دێریم کاو یەکی کە بێنە کە ئەزمموی کەم بێت یا بۆ نمونە لە بوارێکی ترا ئیش بکە بە دڵنیاییەوە ئیشەکەی جوان نابێت باسم لەوە نییە کە ئەم کەسە توانایەکی سروشتی خۆی هەیە بەڵام ئەبێت تۆ حسابی ئەوشکێک کە ئەم ئەکتەرە ئەزمموی هەیە ئەم ئەکتەرە ئەتوانێت هەموو ئەو یاسانی کە لە نواندنا هەیە تا ڕادێک بتوانێت جێبەجێ بکە. بەڵێ تۆ لەگەڵ کۆمەڵێک دەرهێنەرا کارێک کردووە بەڵێ لەگەڵ کام لەم دەرهێنەرانە زۆر هەستی کردووە مرتاحی ئەتوانی باشتر کار بکەیت چالاکتر ئەبیت من زۆر ئیشم نەکردووە ینی وەکوی کە بەڵێزان زۆر ئیش نەکردووە بەڵام ئەو دەرهێنەرانی ئیشم لەگەڵا کردوون ئەتوان بڵم تا ڕادەی لەگەڵ هەمویانە مرتاح بووم بۆ نمونە لەگەڵ کاک جەلیلیشم کردووە ئەگەر بۆ نمونە مرتاح نەبوومە سێ بەشی درامای گەردەلول بەردەوام نەبوو ڕاستە ئەمە یەکێک لەوانە لەگەڵ مامۆستا سەفین ئەنوەر شوکریا ئیشم کردووە لەگەڵ مامۆستا ئەحمەد سالارە کاری شانۆیم کردووە هەر یەکی ستایل و شوازێکی جیاوازیانە لەگەڵ کاک بەکر ڕەشیا ئیشم کردووە لە شانۆی خات و ژولیایە خاوەنی خەڵاتی باشترین ئەکتەری کچم وەرگرت کە ئەمە دەنگانوویەکی باشیە بوو ساڵی 2011 لە هەموو تەواوی هەرێمی کوردستانە کاردانەوەیکی باشی هەبوو ئەو ئیشە زۆر بەرەو پێش و زۆر کاردانەوەی هەبوو لای هونەرمەندەکان تەنانەت بڕیاردا لە دەرەوەش نمایش بکرێت هەر یەکەیان بە شێوەیەک توانە و تاقی منیان بەکارهێنا لە ئیشەکانیانە و منیش جوهدی خۆم بەکارهێنا. دوایین شتم ئەوەیە کە ئێمە بەڕاستی درامای گەردەلول کە لە بیرەوەریمانە ئەژی و کاریگەری هەبووە لەسەر بینەری کورد کۆمەڵێکی زۆر بەداخەوە لەو ئەکتەرانی کە لە درامای گەردەلولا کاریان کردووە کە بەڕاستی زۆر بەشیان کات و تەمەنی مردیان نەبووە کۆچی دوایان کردو بەجیان هێشتین وەکو کاکە پشتیوانی نووری بەدەوی کە دەورەکەی پەیوەستە بە شخصیەتی خۆشتەوە لە ناو گەردەلولا مامۆستا جیاد دڵپاک دکتۆر سەلام فەرج کاگاسۆ بازات کاگاسۆ عومەر سوارە کاک هادی کە شخصیەتی حەمەتاڵ بوو ئەمانە بێگومان هەواڵی مەرجی ئەمانە گەشتووە بە تۆ کاریگەری ئەم ئەکتەرانە کە ئەو ماوە هونەریە بردوتە سەرەوە لەگەڵیانە کاریگەریەکەی چۆن بۆ لەسەرت وەڵا هەر یەکەیان بەرکەوتنم هەبووە لەگەڵیانە دوور و نزیک تا ڕادێک بە دڵنیاییەوە یعنی هەر یەکەیان کاریگەرین بۆ هەنەک هەر بۆ من بۆ هەموو هونەرمەندەکان تەنانەت بۆ خەڵکیش بەگشتی بەڕاستی ناخۆشە کاریگەریەکە بۆ ئەوانی کە وەکو هونەر لەگەڵیان بەتایبەتی ئەوانەی کە ئیشم لەگەڵا کردوم بەتایبەتی کاگاسۆ من کاری شانۆیم لەگەڵ کاگاسۆیا کردووە لەگەڵ کاک دێنەیە لە گەردەلولا بەرکەوتنمانە بووە کاک پشتیوان کە بە بەردەوامی من دەورم لەگەڵ یا بینیوە هەر یەکەیان کاریگەریە بوو بەڵام ئەوەی زۆر جێ داغ بوو زۆر کاریگەری لێکردم کاک پشتیوان بوو من لە دەرەوە بووم کە هەواڵەکەم پێگەیشت چونکە لە هەر سێ بەشەکە لەگەڵیا کارم کردووە بەداخەوە مەرجیش چاوەڕوان نەکراو بوو بەڵێ ڕۆحیان شاد بێت هونەر بەردەوامە ژیان بەردەوامە بەڵام یادگاری و کەسایەتی خۆیان لە دڵی هەمومانە هەرمێنێت شتێک نیم بیر بچنەوە لە ڕاستیە هونەر بەشێک لە نەمری لەگەڵ خۆیان هەڵەگرێت یعنی ئێمە زۆر هونەرمەندی بەتوانامان هەیە کە خۆیان لە ژیانە نەماون بەڵام بەرهەمەکان و کارەکانیان زیندووە لامان خۆشیان زیندون لامان و بێگومان من هیوای تەمەندرێژی بۆ هەموو ئەو هونەرمەندانە خوازم لەگەڵ جەناب تا و لەگەڵ هەموو ئەو هونەرمەندانی تریشکە کاری لەگەڵ کردوون هیوادارم ئێمە ئەو جۆرە مەرگانە بەو شێوەیە نەبیستینەوە کە بە تایبەتی کاک پشتیوان و ئاسۆی عومەر سوارە کاردانەوەی مردنەکەیان زۆر بوو لەسەر ئێمە دێرین خان دوایین قسەت لەم پۆدکاستە چییە؟ وەکو پەیامێک چ بۆ بینەران چ بۆ هونەرمەندان؟
من دایما ئەڵێم یەکتریمان خۆش بێت کە خۆت کە یەکتریمان خۆشویست خۆشمان خۆشەوێت یەکتری با قوبوڵکەین بە هەموو ناخۆشیەکانەوە ژیان جوانە ئێمە با ژیان جوانترکەین وەکو ئیشەکەی خۆمان وەکو کارەکەی خۆمان هەر کەسێک لە هەر بوارێکا بێ بە خۆشەویستی و ئیش بکە ژیان جوانترەکەین و لە لای خەڵکەکەش جوانتری ئەەکەین زۆر زۆر سپاس هیوادارین هەمیشە جوان بیت بێگومان هەر جوانی تو هەروکو خۆ دوای تو من دوایین قسەم ئەوەیە کە ئیستا بینیمی دوازانم کە سەرەتای ئەو کاتەیە کە لە گەردەلوو لە ڕۆڵە بینی زۆر زۆر سپاس دەکەم کاکەمیان بێچاوێنی بیت زۆر زۆر سپاس دەکەم من بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵ جەنابتە ئەم پۆدکاستە جوانەمان کرد بەڕاستی بۆ من شۆک بوو کە تۆم بینی گەورەی لە دڵی هەمومانە و سپاسی و ستافە جوانە شەکەم کە لە پشتی کامێرەوە ئیشەکەن سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ ئێوەش خۆشەویستان لێرەدا هاتینە کۆتایی پۆدکاستی دیداری تەمەن لەگەڵ ئەم خانمە ئازیزە خاتو دێرین هیوادارین بەدڵی ئێوەی خۆشەویست بوو بێت و هەرشاد و سەرفراز بوو قسەی کۆتایی ڤار دەیکات.